الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة الإسراء قيشتنا آتي هاشت كأو آتي هشتمتها وكري آتكاني بيشوتر كلا آتكاني بيشوتر درس رابردو باس مان كرت كخواي قورا لقرآن دا باسی جوولەکەکانی کردووە کە جوولەکەکان هەر کاتێک خراپەکاریان لە سنوور دەرچوو بێ خوای گەورە کەسێکی دەسەڵاتداری زاڵمی بێڕوحمی بەسەردا زاڵ کردوون کە ئەو دەسەڵاتدارە زاڵمە بە کەیفی خۆی تەبەن کوشتونی دەربەدەری کردوون ئاوارەی کردوون کە دیارە لە دوای ئەو ئاەتە دوو جار تەبەن جوولەکەکان فعلەن خراپەکاریان کرد خوای گەورە دەسەڵاتداری بەسەردا زاڵکردن قودس و وەک دەڵێ مەملەکەتی لێوێرانکردن بەڵام کاتێک تەوبەیان دەکرد و دەگەڕانەوە خوای گەورە شکۆ و دەسەڵاتی پێدەدانەوە. خوای گەورە لەو ئاەتەشدا تەوان یاسای خۆی بۆ مرۆڤایەتی باز دەکات دەفەرمێت عەسا ڕەبوکم ئەن یەرحەمەکم عەسا یعنی ئومێد وایە پەروەردیگارتان بەزەیی پێتان دابێتەوە ئەگەر ئێوە تەوبە بکەن پەشیمان ببنەوە لە جیاتی خراپەکاری چاکەکاری بکەن. جا عەسا ئەگەر بۆ خەڵکی ئاسایی بەکاربێ یعنی ئومێد دەکرێت، بەڵام ئەگەر خوا بۆ خۆی بەکاری هێنا یعنی بە دڵنیایی خوای گەورە پەروەردیگاری ئێوە ڕەحم بە ئێوە دەکا، بەڵام کەی ڕەحمت پێ دەکا؟ ئەو کاتەی کە گەڕایەوە لای خوای گەورە، ئەو کاتەی کە وازت لە خراپەکاری هێنا، ئەو کاتەی کە لە جیاتی خراپەکاری چاکەکاریت کرد. عەسا ڕەبوکم یعنی بە دڵنیاییەوە پەروەردیگارتان ئەن یەرحەمەکم بەزەیی بە ئێوەدا دێتەوە ئەگەر چی بکەن؟ تەوبە بکەن، پەشیمان ببنەوە، بگەڕێنەوە لای خوای پەروەردیگار. ئەوە نەک هەر بۆ جوولەکەکان تەوان هەتایە ئەوە یاسای خوایە، ئینسان هەتا ڕووی لە خوا بێت و بۆ لای خوا بگەڕێتەوە با پێشتر تەوبەشی کرد گوناهیشی کرد بێت و خراپەکاریشی کرد بێ، مادام تەوبە دەکەی و دەگەڕێەوە لای خوای گەورە بەزەیی پێدا دێتەوە. خوا دەفەرمێ وەئین عودتم عودنا، ئەگەر ئێوە بگەڕێنەوە ئێمەش دەگەڕێنەوە. یعنی چی؟ یعنی ئەگەر ئێوە بگەڕێنەوە سەر خراپەکاریەکان عودنا ئێمەش دەگەڕێینەوە سەر سزادانتان. بەعەکسەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە ئێمەش دەگەڕێینەوە بۆ ئەوەی ڕەحم و بەزەیی خۆمان بڕێژینەوە بەسەرتاندا. وەئین عودتم ئەگەر ئێوە بگەڕێنەوە سەر خراپە و خراپەکاری و تاوانکاری و گەندەڵی و فەسادی عودنا ئێمەش دەگەڕێینەوە بۆ سزادان و عقوبەتان. وەجەعەلنا وەداشمان ناوە جەهەنەمە دۆزەخ لیلکافرینە بۆ بێباوەڕان کە ببێتە حەسیر یعنی شوێنی سزنکردن و هێشتنەوە و لە قاڵبدان و بوار لێ تەسکردنەوە و ژیان لێ تەسکردن. کە ئاەتەکە تێمان دەگەێنێ کە ئەو کەسانەی لە دنیادا سزا دەدرێن دوو بەشن. تەبەن ئەگەر کەسەکە ئیماندار بێ هەموو سزایەکی دنیایی، هەموو موسیبەتێکی دنیایی، هەموو ناخۆشیەکی دنیایی بۆ دەبێتە کەفارەتی گوناهی وایە. بەڵام بۆ کەسێک کە بێ باوەڕ بێت و خراپەکار بێ خوا لە دنیاشدا سزای دەدا و ئەو سزای دنیاشی بۆ بەر سزای قیامەتی ناکەوێ. خوای گەورە لە دنیادا سزای داوە تا خەڵکی دیکە پێوەتەم بێ، بەڵام سزا هەمیشەیەکەی جەهەنەمی لەسەر کوفر و بێباوەڕی بۆ دان دراوە. عەسا ڕەبوکم ئەن یەرحەمەکم، وەکو گوتم وشەی عەسا یعنی ئومێد دەکرێت، بەڵام کە بۆ خوای بەکارهات یعنی بە دڵنیاییەوە پەروەردیگاری ئێوە ڕەحم و بەزەیی و میهرەبانی دێتەوە بە ئێوەدا. وەئین عودتم ئەگەر بگەڕێنەوە سەر خراپە و خراپەکاری عودنا ئێمەش دەگەڕێینەوە سەر سزادانتان. وەجەعەلنا جەهەنەمە دامان ناوە دۆزەخ لیلکافرینە بۆ بێباوەڕان حەسیرە کە ببێتە شوێنی هێشتنەوەیان و بەندکردنیان و دیلکردنیان. ئەو جار خوا دەفەرمێ ئینە هذا القورئانە بێگومان ئەو قورئانەی کە لە بەردەستی ئێوەدایە و ئێوە دەیخوێننەوە و بۆ ئێوە هاتۆتە خوارێ یەهدی یعنی ڕێنمونی خەڵکی دەکا
للتي بۆ ڕێگایەک کە هي ئەو ڕێگایە ئەقوەم ڕاستترین ڕێگایە تەواوترین ڕێگایە باشترین ڕێگایە ئەوە قسەی تێدا نییە تەبەن ئەو ڕێنمونیانەی کە لە قورئاندا هاتوون ئەگەر ئینسان جێبەجێیان کات نەک چاکترین دەبێ بڵێن تاکە ڕێگایەکە کە هاوشێوە و هاوێنەی نییە تاکە ڕێگایەکە کە لە دنیا جا بەختەوەرت دەکا و لە قیامەتش دەدگەێنێت بەخوای پەروەردگار لە هەور بوارێکدا ئینسان پابند بێ بە قورئانەوە لە بواری عەقیدەدا پابند بێ بە قورئانەوە خوای گەورە عەقیدەیەکی بیر و باوەڕێکی بۆ باز کردوین لە قورئاندا دوورە لە هەموو خوڕافیاتێک دوورە لە هەموو شک و گومانێک و دڵت ئاسوودە و ئارام دەکات ئەگەر لە عیبادەت و خواپەرستیدا بە پابند بێ بە قورئانەوە بەبێ گومانی عیبادەتێکت فێر دەکات ڕێک دڵت دەبەستێتەوە بە خوای پەروەردگارەوە ئەگەر لە ئەخلاق و ڕەوشدا بە پابند بێ بە قورئانەوە خوای گەورە دەتکاتە کەسێک کە کۆمەلگا و مجتەمع ئیسراحەت کا لەبەرت و بۆ خۆشت تەبەن لە قیامەتدا لە بەرهەمی ئەخلاق و ڕەوشتەکەی خۆت بەهەشتت بەنسیب دەبێت لە بواری اقتصادیدا لە بواری مامەڵە و هەڵسوکەوتدا لە هەر بوارێکدا ئینسان پابند بێ بە قورئان جوانترین و وەڕێکترین ڕێنمایی تێدایە ئەو جار دەفەرمێت ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات قورئان مژدەش دەدا بەچێ بە الذين بەوانەی يعملون الصالحات کە ئەنجام دەدەن کارە هەرە باشەکان و هەرە چاکەکان أن لهم کە بەبێ گومانی بۆ ئەوان ئامادە کراوە و حازر کراوە لای خوای گەورە ئەجڕا کەبیڕا پاداشتێکی زۆر گەورە إن هذا القرآن بێگومان ئەو قورئانەی کە ئێوە دەیخوێننەوە و بۆ ئێوە هاتۆتە خوارێ یەهدی ڕێنمونی ئینسان و مرۆڤایەتی دەکا للەتی بۆ ڕێباز و ڕێگایەک هیە کە ئەو ڕێباز و ڕێگایە ئەقوەم ڕاستترین و تەواوترین ڕێگایە ويبشر المؤمنين وهروها قرآن ڕێنمونی مژدە دەدا بە ئیمانداران مزگێنی دەدا بە ئیمانداران هەر لە دنیادا پێیان دەڵێسی بەڵام کام ئیماندارانە الذين يعملون الصالحات ئەوانەی کە ئەنجام دەدەن کاری چاکە ئەو کەسەی دوشتی بەیەکەوە کۆ کرد بێتەوە ئیمان کە زۆرتر پەیوەندی بە دڵەوە هەیە عملی ساڵح کە پەیوەندی بە ئەندامەکانەوە هەیە ئەو کەسەی لە دڵەوە تەسلیم بوو بێ بە خوا و ئەرکانەکانی ئیمانی لە ناخدا چەسپاند بێت پاشانیش بە پێی توانە ئەوەندەی پێی کرابێ عملی ساڵحی کردبێ قورئان مژدەی پێدەدا قورئان بەڵێنی پێدەدا پێی دەڵێ چی ئەن لەهم بەبێ گومانی بۆ ئەو کەسانە ئامادە کراوە لای خوا لە بەهەشت ئەجڕا کەبیڕە پاداشتێکی زۆر گەورە بەڵام قورئان هەر مژدەی تێدا نییە وەکو چۆن مژدەی تێدایە بۆ ئیمانداران دڵخۆشکەرە بۆ ئیمانداران و بەڵێنی بەختەوەری بە ئیمانداران دەدا لە هەمان کاتیشدا دەفەرمێت وأن الذين لا يؤمنون بالآخرة وأن دەژڵێت مژدەش دەدا قورئان بەچێ بە الذين لا يؤمنون بالآخرة نەهێناوە و ئیمان ناهێنن بە دوا ڕۆژ پێیان دەڵێ چی ئەعتەدنا لەهم ئامادەمان کردووە بۆیان عذابا ئەلیمە سزایەکی زۆر بەئێش وأن الذين بێگومان ئەوانەی لا يؤمنون بالآخرة ئەو کەسانەی کە ئیمانیان بە هەموو قیامەت نییە یا بەشێکی قیامەت نییە خوا دەفەرمێت ئەعتەدنا لەهم ئامادەمان کردووە بۆیان عذابا ئەلیمە سزایەکی زۆر بەئێش ئەو جار خوا دەفەرمێت ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير ويدعو الإنسان دەپارێتەوە و دوعا دەکا مرۆڤ بالشر يعني بدعای خراپ بدعای خراپ دەپارێتەوە بۆچێ هێندێک زار لە خۆی هێندێک مرۆڤ هەنە کە تووڕە دەبن کە بێزار دەبن لە ژیان دوعا و تووشی خراپ هێندێک زار کەسەکە لە خۆی دەیکا وایە خوا بمبرێنە خوا لە ناوم ببە خوا بۆ دروستت کردم و هێندێک جار دوعای خراپ لە ماڵ و منداڵی دەکا
هەندێک جار دوعای خراپ لە ماڵی دەکات، هەندێک جار دوعای لە هەموو مرۆڤایەتی دەکات، داوای کاولکاری وێرانکاری دەکات بۆ هەموو مرۆڤایەتی. دەفەرمێت دوعاءه بالخەیری، هەر وەکو چۆن دوعای خێر و چاکە دەکات. هەندێک مرۆڤ عادەتیان وایە چۆن لە حاڵەتی ئاساییدا دوعای خێر و چاکە دەکەن، هەندێک جاریش کە ڕقیان هەڵدەستێت و بێزار دەبن و تووڕە دەبن دوعای شەڕ و خراپە لە خۆیان و لە دەوروبەریان دەکەن. طبعاً ئەوە کارێکی باشە یا خراپە؟ بێگومان خراپە، چونکە دوعای خراپ ئەگەری قبولبوونی هەیە. طبعاً حەدیثی صحیح پێغمبەرە صلی الله عليه وسلم کە پێغمبەر دەفەرمێت دوعای شەڕ و خراپە لە منداڵەکانتان مەکەن، نەوەک دوعاکانتان بکەونە کاتێک کە دوعای تێدا ڕەت ناکرێتەوە. ئەگەر خوای گەورە هەموو دوعا خراپەکانی ئینسانی قبول کردبا، وایە کەس هەیە قەت دوعای خراپی نەکردبێ؟ زۆر کەمە. هەموو کەسێک لەوانەیە سروشتی وابێ لە کاتی بێزاریدا دوعایکی خراپی لە خۆی کرد بێ، هەندێک زار لە ماڵی خۆی کردبێت، لە منداڵی خۆی کردبێت، لە دەوروبەری خۆی کردبێت، بەڵام کە دەبێتەوە دەچێتەوە سەر حاڵەتی ئاسایی کە هادی دەبێتەوە دڵی دادەمرکێ، جاری وایە لە دوعاکەی پەشیمانە ئەگەر خوا دوعاکەی قبول کردبا. بەڵام خوا فەضلی لەگەڵ مرۆڤایەتیدا ئەوەیە کە دوعای خراپ و ئەو دوعا شەڕانەی کە ئینسان دەیکا ئەگەری قبولبوونی هەیە، بەڵام خوای گەورە بە خراپەی ئینسان ناکە، هەموو جار دوعاکانی قبول ناکە. بۆیە دەفەرمێت وەیەدعو الئینسان بالشەری، دەپاڕێتەوە و دوعا دەکا مرۆڤ یا هەندێک لە مرۆڤەکان بە دوعای شەڕ و خراپە لە خۆی یا لە ماڵی یا لە منداڵی، دوعاءه بالخەیری، هەر وەکو چۆن دوعای چاک و دوعای باش و خێر دەکا بۆ خۆی یا بۆ منداڵەکانی. جاخوا زەمی ئەو زۆرە کەسانە دەکات. دەفەرمێت وەکانە الئینسان، و مرۆڤ سروشتی وایە عەجوولە، هەمیشە پەلەیەتی، سەبری نییە، تەحەمولی نییە، ئارامی نییە، کە بەبێ گومانی ئەوە لە بابی ذەمکردن و سەرزەنشکردندا خوای گەورە باز دەکاتەنا. خوای گەورە دەفەرمێت ئین الئینسان خولق هەلوعا إذا مسه الشر جزوعا وإذا مسه الخير منوعا إلا المصلين الذين، يعني إيمان دار راستقين كوانين، أو نوێژە بکات، ئەوەی ئیمانی بە قیامەت بێ، ئەوەی ترسی لە خوا هەبێ، ئەوەی ئەخلاقی چاک بێت، ئەوەی ئەمانەت پارێز بێت، وانە. بەڵام مرۆڤی بێباوەڕ یا مرۆڤی تاوانکار یا مرۆڤێک کە سەبر و تەحەمولی کەمە، تەبیعەتی وایە کە تووشی تنگانە و تووشی ناڕەحاتی بوو، زوو دنیای بۆ یەک دێتەوە و وەک دەڵێت هاوار دەکات و دەلاڵێتەوە و دەپاڕێتەوە بە دوعای خراپ، جاری وهایە لە ناچاریدا. هەر وەکو چۆن لە حاڵەتی ئاساییدا دوعای چاکە دەکات، دوعای باشە دەکات، لە کاتی تنگانەدا دوعای شەڕ و خراپە دەکات، کە ئەوە سیفەتی ئینسانی ئیمانداری ڕاستەقینە نین، ئیمانداری ڕاستەقینە نابێوا بێ. و هەروەها لە کاتی خۆشیشدا مرۆڤی بێدین یان کەم ئیمان عادەتی وا زوو تەکەبور و لە خۆبایی دەبێت و خوای لەبێر دەچێتەوە، کە ئینسان لە حاڵەتی ئاساییدا و ئیمانداری باش نابێوا بێ. وەیەدعو الئینسان بالشەری، دەپاڕێتەوە مرۆڤی دەکرێت بڵێن تاوانکار یا مرۆڤی کەم ئیمان یا مرۆڤی ئیمان لاواز، بالشەری بە دوعای خراپ لە خۆی و لە دەوروبەری، دوعاءه بالخەیری، هەر وەک چۆن دەپاڕێتەوە و دوعا دەکا بۆ کاری باشە و کاری چاکە لە حاڵەتی ئاساییدا. وەکانە الئینسان، و مرۆڤ لە دنیادا عادەتی وایە و سروشتی وایە عەجوولە، هەمیشە پەلەیەتی و حەزی لێ ئەوەی دەیەوێت زوو دەستی کەوێت، ئەگەر دەستی نەکەوت تەنگە تاو دەبێت و هاواری لێ هەڵدەستی. ئەو جار خوا دەفەرمێت وەجەعەلنا اللەیل وەالنەهارە ئایەتەینی، جێڕاومانن شەو و ڕۆژ بە دوو بەڵگە و نیشانەی دەسەڵاتی خوای پەروەردیگار و بە دوو نیعمەت خوای پەروەردیگار بەسەر مرۆڤایەتیدا هێناونی. ئەگەر ژیان هەمووی شەو بە تەمان ڕۆژی هەر تێدا نەبایە، ئینسان بەبێ گومانی دەکەوتە زەیقەت و ناڕەحاتیەوە، چونکە زۆرێک لە ئیشەکان و لە کارەکانی دنیا لە شەودا ناکرێن، بەبێ خۆر و تشکی خۆر و ڕووناکی زۆرێک لە ئیشەکانی دنیا پەکیان دەکەوێت. ئەگەر بەعکسەوە دنیا هەمووی ڕۆژ بێت و شەوی تێدا نەبێ، ئینسان زوو تووشی هیلاکەت و ماندووبوون و شەکەتبوون دەبێت، ناتوانێت ژیان ئیدامە پێ بدات و 56 ساڵی لەو دنیایدا تەحەمل کات و بمێنێتەوە.
بۆیە خوای گەورە وەکو نیعمەتیش و وەکو دەسەڵاتی بێسنووری خۆشی خوای گەورە شەو و ڕۆژی پیشان داوێن وجعلنا الليل والنهار جێڕاومانن دروستمان کردوون لەو دنیادا شەو و ڕۆژ بە ئاەتەینی بە دوو نیشانە و بەڵگەی دەسەڵاتی خۆمان فەمەحەونا ئاەتە اللەیلی فەمەحەونا یعنی تاریکمان کردووە و ڕەشمان کردووە نیشانەی شەو ئەنی بەڵگە و نیشانەی خوا لە شەودا ئەوەیە کە خوا شەوی تاریک کردووە وایە تا ئینسان تێیدا بحەوێتەوە بحەسێتەوە ئیسراحەت کە وجعلنا وجێڕاویشمانە ئاەتە نەهاری بەڵگەی ڕۆژێ بەسی بە مبسیڕە بە ڕووناکی و ڕووناکی بینین و دنیا بینین بۆچی لتبتغوا فضلا من ربكم تا بەدەست بێنن لە ڕۆژدا بەهۆی ڕووناکیەوە فضلا بەخشش و چاکە من ربكم لەلایەن پەروەردگارتان خوای گەورە ڕۆژی ڕووناک کردووە تا لە ڕووناکی ڕۆژدا بگەڕێن بە دوای فەضل و بەخشش و چاکەکانی خوای پەروەردگاردا کەسابەت بکەن ئیشەکانتان بکەن تا زراعەت و کشت و کاڵ و تیجارەت و بازرگانی زۆرینەی لە ڕۆژدا دەکرێت و ئەوەشی کە خۆراک و خواردنە ئەگەر ڕۆژ نەبێت و تشکی خۆر لی نەدا بەبێ گومانی هیچ نابێت بۆیە خوا دەفەرمێت وەجعلنا ئاەتە نەهاری جێڕاومانە نیشانەی ڕۆژ یعنی نیشانەی خوا لە ڕۆژدا دەسەڵاتی خوا لە ڕۆژدا لە چیدا دەردەکەوێت بۆ ئێمە کە مبسیڕەتەن خوای گەورە ڕۆژی ڕووناک کردووە ڕۆژی وا دروست کردووە کە ئێمە تێیدا هەموو شتەکان ببینین ئەوجار لیتەبتەغوا تا ئێوە بگەڕێن داوا بکەن لە ڕۆژدا فەضلا من ربكم بەخشش و چاکەی پەروەردگارتان ولتعلموا و هەروەها بۆ ئەوی بزانن بەهۆی شەو ڕۆژەوە عدد السنين ژمارەی ساڵەکان و والحساب يعني حساباتی دیکە هەفتە و ڕۆژ و مانگ و سەعاتەکان ئەوجار خوا دەفەرمێ وەکل شەیء هەموو شتێک فەصەلناه ئێمە ڕوونمان کردوتەوە لەناو قورئاندا و بە عەقڵی ئینسانەکان و بە تێگەیشتنی ئینسانەکان تەفسیلە بە ئەو پەڕی ڕوونکردنەوە زۆرێک لە شتەکان خوای گەورە ئەوانەی کە عەقڵی ئینسان تێیدا ئیش ناکە خوای گەورە بۆی ڕوونکردوێنێتەوە بۆی باسکردوێن وەخوای گەورە جگە لەوەش عەقڵێکی پێداوین کە بەهۆی عەقڵەوە دەتوانین لە هەموو ئەو شتانە بگەین کە خوای گەورە لە کەون و لە زەویدا بۆ ئینسانەکانی دروست کردووە وجعلنا الليل والنهار آيتين جێڕاومانن شەو و ڕۆژ بە دوو بەڵگە و نیشانەی دەسەڵاتی خوا فمحونا آية الليل تاریکمان کردووە بەڵگە و نیشانەی شەو تا تێیدا ئیسراحەت کەن و تێیدا پشو بدەن و بحەوێنەوە وایە خەوێک کە لە تاریکیدا دەیکەی وایە وعیلمیش سەلماندوویەتی ئەو کاتێک کە دەخەوی ئەگەر لە شوێنێک بخەوی تاریک بێت و وەک دەڵی تیشک و ڕووناکی لێت نەدا کە باشتر وایە لە شوێنی لەو بابەتانە بخەوی بنووی تەبەن ئیسراحەت و وەک دەڵی جەستەت شەکەتی و ماندووبوونی ڕۆژێ هەمووی دەردەکا بەس ئێستا خەڵک بۆ کەس ئیسراحەت ناکە لەبەرەوەی یا شەوێ ناخەوی یان لەو سەعاتانەدا دەخەوی کە سەعاتی خەوتن نین خۆڵن هەموو عیلم و تەکنۆلۆژیای دنیای پێت دەڵێ کە سەرەتای شەوێ جەستەی ئینسانی ئیسراحەت دەکا کە لەوێ لە وڵاتی ئێمە بە تایبەتی سەدا چەند کەس لەو کاتەیدا دەخەون ئەوەی کە زۆرینەی نەخۆشە جەستەییەکان ئەو تەمبەڵی و تەوەزەلی و لاق و پشت و قاچ هێشانەی کە هەیە زۆرینەی ئەوەیە کە لە کاتی خۆیدا جەستە ئالیەتێکی دیکەی ئاسن بێنە ئاسن وەرە هەر ماندووی کە نوێی مەکەوە سیلاک دەبێت و خراپ دەبێت ئەیدی جەستەی ئینسانی بەو زەعیفی و لاوازیەی ئەگەر لە کاتی خۆیدا ئیسراحەتی پێنەکەی و پشووی پێنەدەی بەبێ گومانی بۆیە خوا دەفەرمێت جێڕاومانە فمحونا آية الليل جێڕاومانە يعني تاریکمان کردووە بەڵگە و نیشانەی شەو تا تێیدا ئیسراحەت کەن و پشوو بدەن کە مفەسرین دەفەرمون ئەو ئیسراحەتکردن و پشودانە تێیدا مەحذوفە دەنا دەبێ بڵێن فمحونا آية الليل تاریکمان کردووە بەڵگە و نیشانەی شەو تا تێیدا پشوو بدەن و ئیسراحەت کەن وجعلنا آية النهار وجێڕاویشمانە بەڵگەی ڕۆژ مبصرەتەن بە ڕووناک و کە تێیدا دەتوانی شت ببینی
ئەوجار لیتەبتەغوا تا داوا بکەن لە شەویشدا لە ڕۆژیشدا فەضلا من ربکم بەخشش و چاکەی پەروەردگارتان بەخشش و چاکەی پەروەردگار لە شەودا ئیسراحەتکردن و پشودان و حەوانەوەیە و ئینسان بچێتەوە شوێنی سوکنایی خۆی و شوێنی حەوانەوەی خۆی ئەوجار وەلیتەعلەم بۆ ئەوی بزانن بەهۆی شەو و ڕۆژەوە عدد السنین ژمارەی ساڵەکان و والحساب وەک دەڵێ ژماردنی ڕۆژ و کاتەکان وكل شيء هەموو شتێکمان فصلناه ڕوون کردوتەوە بۆ مرۆڤ و بۆ مرۆڤایەتی تەفسیلە یعنی بە ئەو پەڕی ڕوونکردنەوە ئەوجار خوای گەورە باسی قیامەت دەکات لە فەرمێت وەکل ئینسانین هەموو مرۆڤێک چاک بی خراپ بی ها مسلمان بی کافر بی پێغەمبەر بێ هەتانانەت یان کەسێکی مسلمانێکی ئاسایی بی لە قیامەتێ هەموو کەسێک ئەوە حاڵیەتی وەکل ئینسانین هەموو مرۆڤێک ها نافەرمێ ئینسان لێرە بتوانی تەفسیرەکەی بڵێ ئینسانی بێباوەڕ یا ئینسانی تاوانکار یا ئینسانێک کە تۆزێک مسلمان بێنا وەکل ئینسانین هەرچی مرۆڤ هەیە هەرچی ئینسان هەیە ئەلزەمناه خستومانەتە گەڵی لەگەڵیدا دەیهێڵینەوە لەگەڵیدا دەبێ بە هەمیشەیی طائرەه طائر یعنی نامەی کردەوەکانی ها طائر لە ئەسڵدا بە معنای چ دێ یعنی باڵندە باڵندە کاتی خۆی بەکار هێنراون بۆ ئەوەی پێش ئیسلام و لە سەردەمی کە ئیسلامیش هات باڵندەیان کەویست بێتیان ئیشێکی بەلای ڕاستدا ڕۆیشت بێت تاوان گوتویانە خێرمان دێتە پێشەی بە دوای کەوتون ینی بە دوای خێرەکەی بە حساب خێرەکەی کەوتون بەدەستی بێنن ئەگەر بەلای چەپدا چوو بێ گوتویانە ئەو شتە شەڕی تێدایە تووشی تەشاؤم و ڕەشبینی بوون وەکل ئینسانین هەموو مرۆڤێک هەموو ئینسانێک ئەلزەمناه یعنی لەگەڵیدا دەیهێڵینەوە دەیکەینە هاوڕێ و هاودەمی طائرەه نامەی کردەوەکانی خۆی لەکوێی ئینساندا فی عنقی لە گەردەنی دەبەستین لە گەردەنی داهاڵێنن هەموو مرۆڤێک لە قیامەتێک کە زیندوو دەبێتەوە نامەی کردەوەکانی خۆی بە بەردەوامی بە هەمیشەیی یەک چرکەش لێ جیا نابێتەوە نامەی کردەوەکانی ڕێک لە ملی و لە گەردەنی دەهاڵێندرێ بۆیە لە شوێنی کە دەفەرمێت كل نفس بما كسبت ڕەهینە هەموو مرۆڤێک بارمتەی کردەوەکانی خۆیەتی هەموو کەسێک کردەوەکانی خۆی دەستیان لە قورگی ناوە یان دەیبەن ڕای دەکێشن بەرەو بەهەشت یا ڕای دەکێشن بەرەو دۆزەخ خوا پەناماندا بۆ دەفەرمێت وەکل ئینسانین هەموو مرۆڤێک ئەلزەمناه لەگەڵیدایە طائرەه نامەی کردەوەکانی خۆی فی عنقی دەخرێتە ملی و دەخرێتە گەردەنی جاخوا دەفەرمێت وەنوخرج لەه دێنینە دەرێ بۆی یەومە القیامەتی لە ڕۆژی دواییدا کتابەن نامەی کردەوەکانی خۆی یەلقاه پێی دەگات و کە پێی دەگا نامەی کردەوەکان چۆنە منشورە ڕێک لە یەکتر کراوەتەوە هەر کە زیندوو دەبێتەوە نامەی کردەوەکانی خۆی بە گەردەنی خۆیەوەنا بەڵام مەرزنیە ئەو کاتی خوێندە بنێەوە حاڵین لێ کە گەیشتە دەشتی مەحشەر کاتی محاسەبەکردن و لێپرسینەوە هات پێش ئەوەی خوا محاسەبە و لێپرسینەوە دەست پێ بکات و کەسەکەی بانکە پێی بڵێ ئەوەت کرد و ئەوەت نەکرد بۆچی ئەوەت کرد و بۆچی ئەوەت نەکرد کەسەکە نامەی کردەوەکانی خۆی لەملی دەکرێتەوە لە پێش دەمی نامەی کردەوەکانی ڕادەخرێن کە ڕادەخرێن وەکو ئەوەی نییە وەکو کتێبی دنیا نییە پەرپەر هەڵی دەیەوە هەر هەموو ئەوەکە هەر هەموو کردەوەکان یەک وەرەقەن یەک وەرەقەی پان و درێژە تەوان هەر هەموو لێ کاتێدا چاولەیە چەند چاکەت کردووە چەند خراپەت کردووە هاوەی لە سوورەتی کەهف خوێنمان دەڵێ مالی هذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة ئەوە چ کتێبێکە نە گوناهی گچکە و نە گەورە هیچی نەهێشتۆتەوە هاجا لێرە باسی ئەو حاڵەتەیە یەکەم جار کە ئینسان زیندوو دەبێتەوە نامەی کردەوەکانی لە ملیەتی لە گردنیەتی بۆ چرکەیەکیش لێی جیا نابنەوە کە وەختی محاسەبەکردن و لێپرسینەوە دێ پێش ئەوەی ئێستا ئاەتەکەی دیکە دەیگەینێ خوا محاسەبەی ئینسانەکەیکە کەسەکە بۆ خۆی نامەی کردەوەکانی خۆی دەبینێ بۆ خۆی نەتیجەکەی خۆی دەزانێ
ئەگەر شایانی بەهەشت بێ دەزانێت دەچێتە باشتێ ئەگەر شایانی جەهەنەم بێ دەزانێت کردەوە خراپەکانی خۆی و کردەوە بەدەکانی خۆی تووشی جەهەنەمیان کردووە تەنها لۆمەی خۆی دەکات و سەرزەنشتی خۆی دەکات ئەگەر خوا محاسەبەشی نەکات بۆ خۆی محاسەبەی خۆی کردووە بۆ خۆی چاکە و خراپەکانی خۆی بینیون و هەستی هەشەوە بیری دێتەوە ها دەفەرمێت وەکوڵ ئینسانین هەموو مرۆڤێک ئەلزەمناه خستومانەتە گەڵی تائیڕەه نامەی کردەوەکانی في عنقه لەگەردەنیدایە ونخرج له دێنینە دەرێ بۆی يوم القيامة لروج دوایدا كتابا أو نامي كردواني خوي كردوني يلقاه أو زار بي دقاتو أو زار منشورة نامي كردوكانشي كراونا كبي دقات نامي كردوكاني كراون ولا بردست راخراون كراخراون خواي قبر بو خوي يا ملائكتك دلتي اقرأ كتابك بخوينو نامي كردوكانت اقرأ بخوينو دي نامي كردوكاني خود كفى بنفسك اليوم بس أمرو بو خود عليك لسر خود حسب ببيا لبرسراو ببيا تاودير ببيا محاسبة كري خودو بو خود لبرسينا وخي خودك اقرأ كتابك نامي كردوكاني خود بو خود بخوينوا بيزناكا كذبوت بخوينتو چونك همو كسيك لقيامته خوين دوارا هيچ كسيك نية بليت وانام نية بخوێنمەوە یا کەسێک بۆم بخوێنێتەوە نا اقرأ کتابەکە بخوێنەوە نامەی کردەوەکانی خۆت ناتوانانی نەشخوێنیەوە چونکە لەوێ کەس بێ ئەمری خوای گەورەی پێ ناکرێ چاک بی خراپی چاکەکان بن یا خراپەکار بن نە دەتوانی چاو بنووقێنی لە خراپەکان بڵێ نەمدێ و مونان خوێنمەوە نە بەعکسیشەوە دەتوانی وەک دەڵێ زیاد بخوێنیەوە بخوێنەوە نامەی کردەوەکانی خۆت کەفا بنفسیکە بەسە لسر خود اليوم أمره عليك كلسر خود حسيب ببيا محاسبة كرو لبرسرو بو خود محاسبة خودك أو جار خواده فرمت من اهتدى هر كسك هدايتي ورقرد بي لو دنيا دا وبدواي قرآن كوت بيت نمان قد قرآن شاكترين رين منيا هر كسك بدواي قرآن كوت بيت وهدايتي لقرآن ورقرد بيت فإنما بيقمان أو كسا يهتدي يعني الرينموني ورقرتوو لنفسه الرينموني كي لقازانزي خويتي برهمي الرينموني كردني خوي لقيامت دبينيتوا لبروي الرينموني كراوة لدنيا لقيامت هيس كيشيشيني نبا آسودي نامي كردوكاني خوي دخوينتوا هيس ترسو بي ميكش داي ناقري من اهتدى هر كسك هداية الرينموني ورقرت بيت لدنيا دا بو قرآنا فإنما بيقمان أو كسا يهتدي رينموني كراوة ورينموني ورقرتوا لنفسه لقازانجي خوي هذه ومن ضل هر كسيكش قمراو سر لشواو ببيتو لا يدابي لقرآن فإنما بيقمان تنها أو كسا يضل قمراو سر لشواو بوا عليها لزرري خوي ولزياني خوي قمرايو سر لشواو يكي تنها لزرري خويتيو تنها ضربة لخوي داداتو ضربة لهيج كسيكي ديكا نادا كواتا هداياتي خود بو خوتا کەس ناتوانێت لێت بستێنێ کەسی دیکەش لی بەهرەمەند نابێ گومڕایی و ضەلالەتی ئینسانیش لە زەرەری خۆیەتی بە گومڕایی تۆ کەسێکی دیکە سزا نادرێت و کەسێکی دیکە عقوبە نادرێت واضحە من اهتدى فإنما يهتدي لنفسه هەر کەسێک هیدایەتی وەرگرت و ڕێنمونی کرا بێگومان هیدایەت و ڕێنمونیکردنەکەی لە قازانجی خۆیەتی ومن ضل فإنما يضل عليها بيقمان أو كسشي كقمرا دبيت سر لشواو دبي يضل عليها قمرايو سر لشواو يكي لزرري خويتي أو زار فاده فرمي ولا تزرون هل ناقري وازرة هيت كسيك وزرة يعني كولو باري قرسي أخرى كسيك ديك معلومة لقيامت دا هيت كس کۆڵ و گوناه و تاوانی کەسێکی دیکە لە ئەستۆ ناگرێت و هەڵ ناگرێ وازحە ئەدی ئەگەر هەندێک جار دەگوترێ ئەو حەدیثەی پێغەمبەری چۆن شەرح دەکەن کە دەفەرمێت دەها من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها ومن سن في الإسلام سنة سيئة فله وزرها هذا فرمي ووزر من عمل بها هر کەسێک ڕەچەی کارێکی چاکە بشکێنی هذا فرمي خێری خۆی و وایە ئەو کەسەشی دەگاتێک کە بەهۆی تۆوە چاکەکەی کردووە
وایە یعنی ئێستا قازانجت لە هیدایەتی خۆت کرد قازانجت لە هیدایەتی کەسێکی دیکەش کردووە وایە ئەگەر کەسێک بڵێ ئەو ئاەتە ئەو حەدیثە پێچەوانەی ئەو ئاەتەی نییە لێرە خوا دەفەرمێ هەر کەسێک هیدایەتی وەرگرت بێ قازانجی هیدایەتەکەی بەس بۆ خۆیەتی وایە بەس تۆ هیدایەت دراوی بە قسەی کەسێکی وایە چۆن بۆ خۆت لە هیدایەتەکەی خۆت سودمەندی ئەو کەسەشی کە ڕێنمونی تۆی کردووە وەک تۆ سودمەندە وایە هەدێگەر گوناهت فێری خەڵکی کرد بێ گوناهی خۆت کە کردوتە تەڵەن بۆت نووسراوە ئەو کەسەش کە بەهۆی تۆ گوناهاکەی دەکات بۆت نووسراوە عولەما دەفەرمون ئەتۆ کە بەنمونە پاداش دەدرێەوە لە چاکەی کەسێک ئی خۆتە ئیوی نییە وایە چونکە ئەتۆ هیدایەتی وداوە لەسەر هیدایەت و قسەکردنەکەی خۆت خوای گەورە پاداشتی بۆ تۆ دێنێ وایە کەواتە کردەوەکە هەری خۆتە ئەدی ئەک خراپە شەر وایە تۆ بوویە ڕەسەشکێنی خراپەی خوای گەورە بەهۆی تۆوە یعنی کەسێک بەهۆی تۆوە خراپەی کردووە خوا لەسەر خراپەکەی تۆ کە فێری خەڵکرد کردووە خراپەت سزات دەدا نەک لەسەر ئەوەکەی وی بۆیە بەڵێ ئەوە قاعدەیەکی گشتیە وەلا تەزیڕ وازیڕەتون هەڵناگرێ وازیڕە یعنی هیچ کەسێک کە کۆڵی دەخرێتە ملی ویزڕە کۆڵ و باری تاوانی ئوخرا کەسێکی دیکە وما كنا معذبين خوا دەفەرمێ ئێمە سزا نادەین هیچ کەسێک هیچ گەلێک حتى نبعث رسولا هەتا نەنێرین ڕەوانە نەکەین بۆیان پێغەمبەرێک واضحە ئەو ئاەتە من اهتدى فإنما يهتدي لنفسه هەر کەسێک هیدایەتی وەرگرت بێ هیدایەتەکە لە قازانجی خۆیەتی و بۆ خۆیەتی ومن ضل فإنما يضل عليها هەر کەسێکیش گومڕا بوو بێت و خراپەی کرد بێت گومڕایی و خراپەکە لە زەرەری خۆیەتی یاسای دیکە ولا تەزیڕ وازیڕەة وزر ئوخرا کەس کۆڵ و گوناهی کەسێکی دیکە هەڵناگرێت گوناه و تاوانی کەسێک ناخرێتە ملی کەسێکی دیکە هەر کەس وەک دەڵێ بەکردەوەی خۆی پاداش دەدرێتەوە و محاسبە دەکرێت وما كنا معذبين ئێمە سزا نادەین هیچ کەسێک هیچ گەلێک حتى نبعث رسولا هەتا پێغەمبەری بۆ نەنێرین ئەوە هەر کەسێک دەگرێتەوە کە لەو دنیادا پێغەمبەری بۆ نەهات بێت یان کارێکی کردووە کەس فێری نەکردووە کەس پێی نەگەیاندووە بەنمونە تا مردووشە نەیزانیوە بەنمونە فلان شتە واجبە بۆیە نەیکردووە هیچ کەس دەمی پێی نەگەیشتوە تەمان هەیە بۆ معلوماتان ئێستاش لەسەر زەوی هێندێک جێگا هەنە ناوی ئیسلام و پێغەمبەر و قورئان و شەریعەتی خوایان بە مێشکیش نەکەوتووە ها حکمی ئەو جۆرە کەسانە چییە یان هێندێک کەس هەنە لە سەردەمێکدا ژیاون کاتی خۆی کە پێغەمبەریان بۆ نەهاتووە ها پێیان دەگوتری ئەهلی فەترا ئەهلی سەردەمێک کە پێغەمبەریان بۆ نەهاتووە طبعا عولەما کۆمەڵێک ڕەئیان هەنا هێندێک دەفەرمون ئەوانەی کە ئەهلی فەترەن یان ئێستا ئەگەر کەسێک هەبێ لەسەر زەویدا کەسێک هەبێ لەسەر زەویدا فعلا دینی پێ نەگەیشت بێت ئەوە حکومەکەیەتی هێندێک دەفەرمون لە قیامەتێ خوای گەورە بەبێ سێودۆ و کەسانە دەباتە بەهەشتێ کە ئەوە ڕەئی زۆرینەی عولەمایە طبعا ها زۆرینەی زانایان لەسەر ئەو ڕەئیەن کەسێک پێغەمبەری بۆ نەهات بێت و بەڵگەی بەدەستەوە وەک دەڵی بەڵگەکانی لە دنیادا بیانوەکانی لە دنیادا نەبڕابن ئەگەر خراپە و خراپەشی کرد بێت لە قیامەتێ دەڵێ خوای پێغەمبەرت بۆ نەناردم خوای گەورە عوزرەکەی لێ قبوڵ دەکات ئەوە یەک لە ڕەئیەکان و کە ئەوە بەهێزترین ڕەئیە هێندێک لە عولەما دەفەرمون خوای گەورە بۆ خۆی دەزانێ کێ ئەگەر پێغەمبەری نارد با هیدایەتی وەردەگرت و کێ وەری نەدەگرت حاڵین کێ فعلا خوا دەزانێ وایە بەڵام خوای گەورە عادەتی وایە بەبێ ئیمتیحان دەڵێن بەو عیلمەی خۆی خوای گەورە محاسبەیان دەکا خوا بۆ خۆی بە ئەزەلی دەزانێ ئەگەر پێغەمبەری بۆ فلان گوندە بۆ فلان شارە ناردبایە بۆ فلان کەسە ناردبایە ئەو کەسە پابەند دەبوو یا پابەند نەدەبوو بۆیە دەڵێن بەو عیلمەی خۆی خوای گەورە حکم دەکا بەسەریاندا ئەوە ڕەئی دووهەم هێندێک ڕەئی دیکە هەنە دەفەرمون خوا لە قیامەتێ ئیمتیحانیان دەکا دەیان خاتە شوێنێک دەیان خاتە جێگایەک پێغەمبەرێکیان بۆ دەنێرێ وەکو دنیای بانگەوازیان دەکا چێ بانگەوازی پێغەمبەرەکەی جواب دایەوە دەیباتە باشتێ ئەوی جوابی نەدایەوە دەخرێتە جەهەنەمێ هێندێکیش دەڵێن ئەو کەسانە ناخرێنە هیچیان نە جەهەنەمێ نە بەهەشتێ ئەو ڕەئیەش هەیە بەڵام وەکو گوتم خوای گەورە یاساکەی ئەوە لەگەڵ ئەو ئاەتەی دەگونجێت کە ئەوانەی پێغەمبەریان بۆ نەهاتووە یان ئێستاش کەسێک واجبێکی نەکردووە هەر نەیبیستووە
یان گوناهێکی دەکا هەتا دەمرێ نازانێت گوناها فعلا کەسیش پێ نەیگوتووە لە شوێنێکی کەس هیچ کەمتەرخەمیەکی نین هەر لە خۆڕا نازانێ ئەو جۆرە کەسانە عوزریان هەیە بۆیە خوا دەفەرمێ ئێمە سزا نادەین هیچ کەسێک و هیچ گەلێک هەتا پێغەمبەری بۆ نەنێرین ئەو جار خوا دەفەرمێ و هەر ئەوەندەش نا وإذا أردنا أن نهلك قرية ئەگەر بمانەوێ لە ناو ببین ئاوەدانیەک چمان کردووە هەمیشە خوای گەورە ئەگەر ویست بێتی خەڵکی ئاوەدانیەک لە ناو ببا یەکسەر لە ناوی بردوون پێشتر ئاگاداری کردوونەتەوە وإذا أردنا أن نهلك قرية هەر کاتێک ویست بێتمان لە ناو ببین ئاوەدانیەک ئەمەڕنا مترفیها فەرمانی چاکە و چاکەکاریمان کردووە بەچێ بە مترفیها بە کەسە خۆشگوزەرانەکان و ئەوانەی کە لە ژیانی دنیادا لە ڕەفاهیەت و خۆشیدا ژیاون بەڵام وازحە کاتێک ئەو خەڵکە خۆشگوزەرانە وەڵامی بانگەوازی ئێمەیان نەدابێتەوە و فەرمانی ئێمەیان جێبەجێ نەکردبێ فەفەسەقوا فیها لە جیاتی وەڵامی ئێمە بدەنەوە فەفەسەقوا فیها تاوان و خراپەیان کرد بێ لەو ئاوەدانیەدا ئەو کات خوا دەفەرمێت فحق عليها القول و جێگیر کراوە بەسەر ئەو ئاوەدانیە و خەڵکەکەیدا بڕیاری ئێمە ئەو جار فەدەممەڕناهم لە ناومان بردوون تەدمیڕە بە ئەو پەڕی لە ناو بردن و وێرانکاری قەومی نوح 950 ساڵ نوح پێغەمبەریان لە ناودا بوو وایە شەو و ڕۆژ بە ئاشکرا و بەنهێنی هەتا قوبوڵی بوو نوح سەلامی خوای لەسەر بێت خەڵک بە دزیش ئیمان بێنێ هەر نەیان کرد ئەو جار پێش ئەوەش کە سواری کەشتەکەی بێ پێی گوتن ئەگەر ئیمان نەهێن و باوەڕ نەهێنن ئێمە سواری کەشتەکەی دەبین ئەوەی ئیماندار بێ ڕزگاری دەبێ ئێوە دەخنکن هەر گاڵتەیان پێهات ئەوەی قەومی لوت هەروایە قەومی ساڵح هەروایە هەمویان پێشتر ئینزار کراون ئەو جار خوای گەورە کە وەک دەڵێ وەڵامی خۆیان نەداوەتەوە و لە جیاتی وەڵامدانەوەی خراپەیان زۆرتر کردووە خوای گەورە لە ناوی بردوون وإذا أردنا هەر کاتێک ویست بێتمان ئەن نهلك قرية کە لە ناو ببین ئاوەدانیەک طبعا یعنی خەڵکی ئاوەدانی دەنا خۆ ئاوەدانی دار و بەردن طبعا هیچ گوناهی نین ئاوەدانیەکە وایە ئەوەی کە گوناهی هەیە خەڵکی ئاوەدانیەکەیە ئەمەڕنا مترفیها فەرمانمان کردووە بەچێ بە مترفیها یعنی بەوانەی کە لە خۆشی و خۆشگوزەرانی داژیاون لەو ئاوەدانیانەدا کە بە زۆری ئەو ئاوەدانیانەی کە وێران کراون پێشتر ئەوەندەش خوا ژیانی خۆش کردوون لە ناو خۆشیدا تووشی یاقی بوون و سەرگەردانی بوون خوای گەورە فەرمانی کردووە بە خۆشگوزەرانەکان دەنا خۆ هەتا ئەوانەشی کە خۆشگوزەرانیش نەبوون خوای گەورە ئەمری هەر بۆ ناردوون ئەو جار کاتێک سەرپێچی دەبێت لێرە ئەوەی زیادکەین لە تەفسیرکردنەکەیدا مەحدوفێکی تێدا هەر کاتێک ویست پێتمان لە ناو ببین خەڵکی ئاوەدانیەک ئەمەڕنا مترفیها فەرمانمان کردووە بەچێ بە خۆشگوزەرانەکانی ئەو جار دەبێت لێرە بڵێن کە بێئەمری ئێمەیان کردووە فەفەسەقوا فیها دوای تاوانیان کردووە لە ناو ئەو ئاوەدانیەدا ئەو جار فحق عليها القول سەپێنراوە بەسەر خەڵکی ئاوەدانیەکەدا القول بڕیاری خوا ئەو جار فەدەممەڕناه ئاوەدانیەکەمان وێران کردووە و ژێرا و ژوور کردووە تەدمیڕە بە ئەو پەڕی وێران کردن ئەو جار خوای گەورە بە پێغەمبەرمان دەفەرمێ و بە ئومەتی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کەم ئەهلەکنا من القڕون زۆرمان لە ناو بردن لە ئاوەدانیەکان و لە خەڵکی ئاوەدانیەکان من بعد نوح لە دوای بەسەرهاتی نوحش هەر نوح نەبوو نوح سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە سواری کەشتێکە بوو تەنها چی لەگەڵ ڕزگاری بوو تەنها چەند کەسێک نەگەیشتۆتە 100 کەسی کە زۆرینەی ژمارەکان هەندێک دەڵێن 12 کەس و 13 کەس و زۆرترین ژمارە دەڵێن 80 شتێک کەسی لەگەڵ بووە ئەو کاتە خوای گەورە سەرزەوی بێکجاری پاک کردوتەوە دوای نوح کە لە کەشتەکەیدا ڕزگاری بۆ یەک بەشر مرۆڤایەتی لە سەرزەوی بوونی نەماوە بێکجاری خوا سەرزەوی پاک کردوتەوە ئەو جار دوایوی کە خراپەکاری جارێکی دیکە سەری هەڵداوەتەوە ئەو جار خوای گەورە پێغەمبەری ناردوون و کە هەر بە قسەی پێغەمبەرانیان نەکردووە ئەو جار خوا ئەوانیشی لە ناو بردوون بۆیە دەفەرمێ زۆرمان لە ناو بردن لە ئاوەدانی و گەلان من بعد نوح لە دوای نوحش سەلامی خوای لەسەر بێت جا خوا دەفەرمێت وەکەفا بڕەبیکە بەسە پەروەردیگارت بذنوب عباده بتاواني بندكاني خبيرا شارزابت بصير بنابه يعني أي محمد صلى الله عليه وسلم تو إشت
چاودێریکردن و مڕاقەبەکردن و وەک دەڵێ ئاگا لێبوونی خەڵکی نییە ئەتو ئیشت تەبلیغ و گەیاندنە دینی خۆت و شریعەتی خۆت بگەێنە بە خەڵکی خەڵک دوای ئەوەی کە شریعەتی خوای پێدەگات و دینی خوای پێدەگات چاودێریکردنەکەی خوای گەورە سپاردوویەتی بەخۆی نەی سپاردووە بە پێغەمبەرانیش بۆیە دەفەرمێت وەکەفا بڕەبیکە بەسە کە پەروەردگاری تۆ بذنوبی عیبادی بە تاوانی بەندەکانی خۆی خەبیر زۆر شارەزایە هەرچی دەیکەی دەزانی بەسیر وە دەشی بینێت صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين